لگندی ما چه شی آبی هیا لگندی است لیل بر سری او لسر سویان لوهاتیا بس هموی اباخسا كهاتي تولوان است اوی مش تقریبا اما بخومان 5 مارين حتى 6 مارا لسه او بيدينا ايش درسوا حتى است حكمت له صار سرين كردي مشروع معنيه ليره نعم والله يقندي مشروعها هاتيا لا سرساوي هاتيا بس يمنع سنشيرين اوي خارجي قندي بينا يدريتي كاك حكومت بس او هندي بس خوب جينيت زياتنيا حكومت ملتي ناوي اگر بيو يا بايا حتى اسا دبو تسن بروجي راوستاينا يك بروجي اشتينا كلي اسا اما اوتسن صارم لبي خارك لا اي بخارن لو هيتن حتى استا ريبينادن اري والله اي بخاري استا كاي منطقه ميا حيدير وانزا لو منهاتي لو سريش ميا تشوا لو سارداوي حتى قات سارداوي اتشوا لو ديانا لو سورا لو همويا بخوي آوا كان هموي بيرة أو يارمتي أو دا أو يارمتي أو دا حتى إسا حكمة نيتواني وبي بروجيك اللي ندرسكا أو كم آية توزي لسرشاني خلق كم كاتو براستي يعني والله أمون ديتي ناسي والله نازانم هو كاركيسي كتا إسا كنكراوا ڕێژەکەژی تقریبا بە پێی بەراوردی خۆمان ئەوەی و ئەخیر داتامان هەیە 65 تا 70 سەدە ئەو گوندانە ئەو کێشان هەیە و نەبوونی پرۆژەیان بەرفراوانکردنی پرۆژێ خلال یەکەم ئەوەیە و هەندێک گوندمان هەیە لەبەر بەرفراوانبوونی سنوورەکان یان زیادبوونی خانەکان ئێستا کەم کێشەی ئاویان هەندێک گونجی بەهۆیەک و سەرچاوی ئاویان نییە یان دوورە لە سەرچاوی ئاو پرۆژەی ئاویان نییە لەبەر ئەو هۆکارە ئەمە پێمان باشە ئەو ساڵە بە هەماهەنگی لەگەڵ ئیدارەی سەربەخۆیستان کە ئێستاژ لە کۆنتاکتێکی جددینە لەگەڵیان و داوامان لێ کردیە بودجەیەکی تایبەت بدرێتە ئەو گوندانە بۆ ئەوکۆمە بە پلانێکی توکمە بتوانین بە پێی گرنگی گوندەکان کە گرنگیەکەژی لەسەر ڕێژەی دانیشتوان و ئاوادانی گوندەکە دەمیتن ئەمە ئەو گوندانە پرۆژەی ئاویان بکەین چون ئەوە هەدەف و ئارمانجی حکوومەتی هەریمە ژیان لە گوندەکان باشتر ببیتن نیەوە یەک لە پلانەکانی گرنگی ئەو کابینە بووەک و ژیان لە گوندەکان باشتر بیتن یەکی لە ئەو شتەکانی کو باعث بتن خەڵک لە گوند نەئێتن بۆ سنووری مەسەلەن شار و پارێزەکان ئاوادانی ئاوەک و ئاو گرنگترین تشتە لە ژیانیان